خوشک و براکانت قسەم پێڵێیت اینجا مێردەکەشی لەسەر پەنجە وەچی من زۆر داوای لێبوردن لە مدیریا تا فەڕاشش دەکەم داوای لێبوردن لە گۆشت دەکەم هەستە برایەکانم ئەو گۆ بڕۆن داینێ حەیات مە بەلای زاواکەشم داینێ هەتوو باسی حەیای دەکەی چمات و حەیات مەبچی بڕۆ لای بێنە حەیات مە دەرێ بڕۆ لای پیرێشە نەرێ وەڵڵا پرۆگرامی ئەرێ بەزنیە شەممە کاتژمێر 9 شەو